خۆشەویستانم ئێمە ئەمڕۆ لە گوندی وەڵزێ. قدیم گەلک زۆر بوو پێشی عفتێڵ بوو تقریبا 100 قسول ماڵ بوو ئەلەی مالەی نەما 30 ماڵێکی لێمە خوڕماڵۆ جێلاس ترێ کوشمیشی من کێویشم بینی هەروەها چێوی ئەوانە لێرانە نەبوون لە دوای 93 بە تایبەتی ئەمە یەکەم کەس بوون لە گوندی وەڵزێ ئەو زۆرە میوانەمان هێنا. لە بێژینژی دەکەین پینکەکەی لێ دەردەکەین و سماقەکە بەجیا دەنێن تۆ پینکەکەشی لێ دەردەکەین ئەجاوشتی دەکەینەوە کۆی دەکەینەوە هەڵی دەری وەڵی لێرە زیاتر بەس خەڵک خەریکی باخچەی خۆ خوسێ و تەماتۆ خەیارە زیاتر ئیشەکانەوە.